لە پێنجوێنەوە بەردەکان هاوردەی کارگەکانی دەربەندیخان دەکرێت و دوای هاڕین و ئامادەکردنی ئەو بەرهەمە خامە ڕەوانەی ناوەڕاست و خواروی عێراق دەکرێت. لەگەڵ فراوانتربوونی قەزای دەربەندیخان لە ئێستادا کارگەکان تێکەڵی گەڕەکە نوێەکانی شارۆچکەکە بوون و ڕۆژانە دانیشتوانی ئەو گەڕەکانە یاداشتی ناڕەزایی بۆ یەکە ئیداریەکانی شارەکەیان بەرز دەکەنەوە تا ئەوەی ئەو کارگانە بۆ ناوچەیەکی دوور لە ئاوەدانی دوور بخرێنەوە. قایمقامی شارەکەش ڕای دەگەێنێت شوێنی گونجاویان بۆ ئەو کارگانە تەرخان کردووە، بەڵام ناتوانن خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک ئاو و کارەبای بۆ دابین بکەن و بەو هۆیەوە تا ئێستا گرفتەکە چارەسەر نەبووە. زەویەکمان بۆ تەرخان کردوون زیاتر لە 56 دۆنمە. زەویەکە چاوەڕانی ئەوەی موافقەتەکەی بگەڕێتەوە، ڕەزامەندیەکەی کە گەڕایەوە ئێمە ئەو معاملە هاوانی هاڕینی بەرد ئەگوازینەوە بۆ شوێنە تازەیە و ئێمە فەرمانەکە لە عینەکە دەرخستەکە چۆتە بەڕێوەبەرەتی گشتی شارەوانیەکان و وەزارەت چاوەڕانێکم چی بۆ وەزارەت و کە گەڕایەوە ئێمە ئەمانە لابین لێرە. کارگەکان ئێستا مودەی کارکردنیشمان کەم کردوێتەوە بۆی زیانی ژینگەیی نەگەێنێ بە هاوڵاتیان. نوۆی بەیانیمان بۆ کردن بۆ هیچی پاژنیۆڕۆ کەی ڕەزامەندی لابردنەکەشیان هات ئەنێرینە ئەو شوێنە نوێ و لێرە دووریان نەخێن. هەم لە ڕووی تەندروستی پارێزەرێکی ژینگەش سەرڕای دڵخۆشی لە بوونی ئەو کارگانە لە سنوورەکە، بەڵام هیواخوازە حکوومەت لەبەر پاراستنی تەندروستی دانیشتوانی دەربەندیخان ئەو کارگانە بۆ دەرەوەی شار دوور بخاتەوە. ماوە چەندین ساڵم کارگانە کارەکە لە نزیکی ماڵەکان وەروەها وایە بۆتە هۆی چەندین هەلیکار بۆ هاوڵاتیان، بەڵام بەهۆیەوەی نزیکیە لە هاوڵاتیانەوە هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی ژینگەی بۆ ناوچەکە بۆ هاوڵاتیان کاریگەری بۆ ئێمە داوامان کردووەکو ژینگە دۆستانەوەکو هاوڵاتیان داوامان کردوم کارگانە دوور بخرێتەوە بۆ دەرەوەی شار، وەروە هەم بۆ هاوڵاتیان سوودی بێ هەم بۆ ژینگەی ناوچەکە. لە ساڵانی ڕابردوودا لایەن وەزیر تەندروستی و لایەن کەندان پەرلەمانەکەەوە هاتون بۆ شوێنانەوە بڵێنیان داوم کێشانە چارەسەر بکەن، بەڵام کێشانە هەروەکو خۆی ماوەتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە قایمقامێتی قەزای دەربەندیخانەوە دەستی کەوتووە، بڕیارە خاوەنی کارگەکان خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ ناوچە پیشەسازیە نوێیەکە ڕابکێشن و لە بەرامبەریشدا حکومەت دەست لەسەر ئەم زەویانەی ئێستا کارگەکانی تێدایە هەڵبگرێت تا ئەوەی لە ڕێگەی بەکرێدانی ئەو زەویانەوە خاوەن کارگەکان تێچووی خزمەتگوزاریەکانی ناوچە پیشەسازیە نوێیەکەیان دەست بکەوێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.